ناکەم هەموو کەسێک جلشی کوردی لەبەرکە بەوەی بەحەقەت مافێکی خۆمانە و ئەوەی کورتپەروەەر بێ بەحەقەت دەبێت جلشی کوردی لەبەرکە نەکۆ بچەند جلکی نەتەوەیکی کە لەبەرکەن وەکو حارە یان جلکێکی کە شتێکی جوان نییە بەڕاستی دەبێ مەپەرە بۆ بدەین ئەگە جلشی کوردی لەبەرکەین و بۆی خەڵکی کەش چاو لێمە بکە میلەتێکی نەگەر بایەقمان بە کەلتوری خۆمان بدایە بایەقمان بە ڕسەنایەتی و کەلتورایەتی خۆمان بدایە چیمان لە وڵاتە پێشکەوتوەکان کەمتر نەدەبوو چونکە ئێمە میلەتێکین دەتوانم بڵێم تا ڕادەیە کۆمەڵێشتی جیاوازمانەیە کە میلەتان نییانە بەڵام بەداخەوە ئێمە میلەتی کورد ئەوەندە عرف و عادات و تەقالیدی ئەوروپی و غەربیمان هەڵگرتووە نەمانتوانی ئەوەندە عرف و عاداتی کوردەواری خۆمان هەڵگرت. بدي احكي عن النموذج اللي عم تمثله أربيل اللي هو نموذج التعايش المشترك بين كل الطوائف بين كل الجنسيات. مثل ما بنشوف طبعا نحن ما في فرق بين اي مكون موجود هون ان كان عربي او كردي ان كان اي طائفة اي دين. فهذا النموذج نتمنى انه يتعمم على كل الشرق الاوسط على كل العالم ويكون مثال يحتذى فيه بكل دول العالم. بين باشا ئافرەتەکانی ئێمەش وەکو ئافرەتەکانی تری وڵاتەکانی تری جیهان کە ئێستا دەبینین سەرۆک وەزیران هەیە ئافرەتە ڕاوێژکار هەیە وڵاتانێکی ڕاوێژکاری ئەڵمانیا ئافرەتە سەرۆک وەزیران تریزا مەی لە بریتانیا ئافرەتە و پۆستی تری سیادی تریان بەدەستە ئەمش پێم باشە ئافرەتەکانی ئێمە بگەن ئاستی سەقافی و ڕۆشنبیری کە بتوانن ڕۆلی خوان لە ئەو شتە ئەو مەکانە و ئەو پۆستەکە پێیان دەست پێ درێ ببینن و لەو ڕۆلە سەرکەوتوو بن